بۆ زیاتر ئاشنابوون بە کار و چالاکیەکانی حەودرەنگە بەڕێوبەری ناوەندی حەودرەنگەمان لەگەڵا کاک بەختیار سەعید. کاک بەختیار بەخێربێ. زۆر سوپاس کە ئامادەبووی لەگەڵ. حەودرەنگە بۆچی دروست بوو؟ سەرتا بیرم لەوە کردوانێت چۆن بتوانین کاری هونەری هونەرمەندانی کورد ببێتە کللتور، واتە لە هەموو ئەو شوێنانەی کە ئێمە تایە ئەژین لە ناو ماڵەکانمان لە ئۆفیسەکانمان لە میوانخانە و هەتا دوایی چۆن شانازی بە هونەرمەندەکانی خۆمانەکەن بیکەینە کللتور، لە پاڵیشا چۆن بتوانین زۆرترین چالاکی هونەریەکان دەورێکمان هەبێت لەوەی کە گەشەی پێ بدرێت بە دڵخۆشیەوە لە هەردوو بوارەکە توانیمانە تا ئەستێک سەرکەوتوو بین. بۆچی تەنیا هونەری شێوەکاری لەخۆ گرتووە؟ سەرەتا بیرمان لەوە کردەوە کە ناومان ناحەوڕەنگە بەڕاستی کار بۆ هەر حەوبوارەکەی هونەر بکەین بەناوەکە ئەبێوا بێ ڕاستە، بەڵام بەداخەوانە بەهۆی هەم ئەو کێشانەی کە لە کوردستان و هەم لە ڕووی مادیشەوە نەمانتوانی بڵێن کار بۆ نمونە بۆ شانۆ بۆ سینەما بۆ سەما بۆ بوارەکانی کە بکەین، بەڵام هۆی دڵخۆشی لە بواری شێوەکاریە توانیمانە ببینە یەکێک لە سەنتەرە زۆر باشەکان لە سەراستی باشووری کوردستان. ئەگەر سەرنج لە کارەکانتان بین زیاتر ئەو هونەرمەندانەتان بەسەر کردوێتەوە کە کۆچی دواییان کردووە، بۆچی؟ هەموو میلەتێک شانازی بە قۆناغە جیاوازەکانی هونەری خۆیەوە کات، بەشێک لەو هونەرمەندانە نەک لە لای ئەمە لە هەموو جیهانە کاتێک کۆچی دواییەکات ئەشیفی کارەکانیان نەکرێت بۆی ببێتە بناغەیەک بۆ نەوە تازەکان. من لە دوو بوارە کارم لەسەرەوە کردو، یەک لە دروستکردنی کوڕاستەکان کە بڵێن بۆ بەشێک لەو شێوەکارانە بۆ کە لە ژیانە نەماون بۆی دوکومنتی کارەکانیان بکرێت و بچێتە ناو خوێندنی باڵاوە لە ماستەرە لە دکتۆرا یاخود ئەو خوێندکارانەی کە لە پەیمانگە و زانکۆکانان سوودی دەوەرگرن. لەمان کاتە لەکردنەوەی پێشانگایە بۆ نمونە من زۆرێک لە ساڵەکان پێشانگای تایبەتم بۆ هونەرمەندە کۆچ کوردەکان کردوتەوانێ جاری کە بەجیلی تازەیە ناسیێنی تەوانێت کە هونەرمەندێکە بۆ بەم ناوە ئەمە ستایلی کارکردنەکەیەتی. کارکردن لە لۆکاڵیەوە بۆ هەر چوار پارچەی کوردستان و دوایی بە جیهان بوون، ئەمە چۆن دروست بوو؟ بە دڵخۆشیەوە نێتوانم بڵم پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ هونەرمەندان لە سەراستی هەر چوار پارچەی کوردستان دروست کردووە. توانیمانە بانکێشان بکەین بە ناو شاری سلێمانی. شاری سلێمانی بۆتە سەنتەری کار و چالاکیەکان. لە هەمان کاتە لە ڕووی کاری نێودەوڵەتی شەوانە ئێمە دیدارێکی کاریکاتەری نێودەوڵەتیمان هەیە کە توانیمانە وڵاتی جیاواز بێتە سلێمانی و سلێمانی بناسێ. بۆ نمونە ئێمە ساڵی ڕابردوو توانیمان 59 وڵات لە دیداری کاریکاتەری نێودەوڵەتیە بەشداری بکەین کە تایبەت بوو بە ئاشتی. لە هەمان کاتە پرۆژەیەکمان هەیە سمپۆزۆمی سلێمانی، جاری کە ئەم پرۆژێ توانیوێتی تا ئێستا شێوەکاری 25 وڵات بێنێتە شاری سلێمانی. لەمان کاتە بە پێچەوانەوە هەوڵمان ناو لە دەرەوەش پێشانگا بکەینەوە. ئەمە ئەو تایبەتمەندیە کە بێتەوە بچیتە ناو دەرەوە و دەرەوەش بێنیتە ناوخۆوە. ئەی بۆچی گرنگی بە چاپکراوی شێوەکاری ئەیەن ئێوە؟ بۆچی گرنگی بە چاپکراوی مەسەلەن ئەزانم گرنگیان بە بواری شێوەکاری، بۆ گرنگینیان بە بوارەکانی تریج جگە لە شێوەکاری؟ کۆی کارەکانی ئەمە لە بواری شێوەکاریە کۆبووتەوە، نەک بۆ شێوەکاری بۆ هەموو بۆرەکانی هونەر ئێمە سەرچاوەمان لە ڕووی با بڵێن کە تەرجەمە کرابیان نووسابێ بە کوردی زۆر کەمە، بۆی کاتێک کە خوێندکارێک ئەگەڕێت بۆ سەرچاوەیەک سەرچاوی نییە، بەڵام کاتێک کە بە عەرەبییان بە ئەنگلیزی ئەگەڕێت سەدان سەرچاوە هەیە. بیرمان لەوە کردو ئێمە ئەو هەلە بۆ خوێندکاران بڕەخسێنین کە بتوانین زۆرترین سەرچاو بخینە بەردەستیان. پرۆژەی نوێتان چییە؟ ئەزام دایمەن حەودرەنگە بە پرۆژە بەناوبانگن، پرۆژەی نوێتان چییە؟ ئێمە بە دڵخۆشە لەم ماوەی 25 ڕۆژە تاگەینە ڕۆژی جەژن ئێمە چوار پێشانگامان هەبووە، زۆر گرنگە تۆ بتوانانی لە ماوەی 25 ڕۆژە 5 بورە 4 پێشانگات هەبێت. ئێمە ستافمان نیە لە ناوەندی حەوڕەنگە، ینی بەشێکی زۆری کارەکان بەسەر منەوەیە هەر لە پەیوەندی هەر لە دروستکردن و تەنان لە هەڵواستنی تابلۆ و هەموو شتەکانەوە. ئەم پێشانگایانە بە سپۆنسەری کێن؟ سپۆنسەرەکان جیاوازن. منەوەی کە توانم بەڵام شانازی پێوەکەم قەت لە سلێمانیە من پەکم نەکەوتووە بۆی کە سپۆنسەرم دەستکەوێت. هەموو ئەو کەسانە ئەزان کارەکانی حەوڕەنگە چۆنە بۆیە بەردەوام پشت و پەنای بوون. ئێمە دوی مانگ پێشانگایەکمان هەیە بۆ یەکێک لە شێوەکارە دیێرینەکانی شاری سلێمانی کە لە ساڵانی 60ەکان و 70ەکان لە سلێمانی کاری کردووە کاتێ ئەکرێ بەنەوەی سێمی هونەرمەندانی شێوەکاری لە شاری سلێمانی ڕیزبەند بکرێت کە ویش بێسون عەبدوڵقادرە کە بەداخەوە 3 ساڵ پێش ئێستا لە سوید بەنەخۆشی کۆچی دوایی کرد. کارەکانیمان لە سویدەوە هێناوەتەوە بۆ سلێمانی پێشانگایکی بۆکەینەوە. لامان کاتە 5 مانگ لە مۆزەخانە منە سوورەکان پێشانگایەکمان هەیە بۆ شێوەکارێکی تری کۆچ کرد و مامۆستا غازی محەممەد کە یەکێکە لە هونەرمەندە زۆر تایبەتەکان لە سەرئاستی باشووری کوردستان. بنەماڵی ئەو کۆچ کردوانە تا چەند سوود دەبینن؟ ئایا تابلۆکان ئەفرۆشرێن یان چۆن؟ تا ئێستا تابلۆکان بۆ فرۆشتن نەبووە، ئەوان خۆیان بڕیار دەرن، تابلۆکان تەنها وەکو پارێزگاری ئەهێڵنەوانە.
زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس.